لە سێبەری باوەڕدا بەرجی سێم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. ماوەیەک لەمەو پێش لە فیلمێکدا کە بەرهەمی خەیاڵی زانستیە کۆمەڵێک زانا چەند کەسێک کە تاڕادەیەکی زۆر بچوو کراونەتەوە سواری کەشتێکی ئێجگار گچکە دەکەن کە تەنها بە وردبین دەتوانرێت ببینرێت. پاشان کەشتێکە دەخەنە نێو مولولەی خوێنی کەسێکەوە و لەم ڕێگەیەوە هەوڵی چارەسەرکردنی کێشەیەکی ناومێشتی دەدەن. بیرۆکەیەکی لەم جۆرە کە فەرموودەی شەیتان لە نێو سووڕی خوێنی مرۆڤدا هاتوچۆ دەکاتمان یاد دەخاتەوە. لە ئێستادا وەک بڵێ هەوڵی جێبەجێکردنی دەدرێت. مرۆڤی ئەمڕۆ کە لە هەوڵی بەخێوکردنی منداڵدایە لە نێو لانکەی بلووریدا و تا ئەندازەیەک دەتوانێت دەست لە تۆ و هێلکەی مرۆڤ وەربدات. هەنووکە نەخشەی دروستکردنی ئامێرێکی هێندە بچووک دەچێشێت کە یەک لەسەر ملیۆنی میلیمەترێکە و ئامانج لەی بریتیە لە چوونە نێو مولولەکانی خوێن و لابردنی ئەو بربەستانەی کە تێیدا کۆبوونەتەوە و ئەنجامدانی هەموو جۆرە نەشتەرگەریەک لە ڕێگەیانەوە. لەوانەیە لە داهاتوودا و بە یارمەتی ئەم ئامێرانە تا ئاستی تۆ و مێشک بە جۆرێک دەست لە جەستەی مرۆڤ وەربدرێت کە ئادەمیزاد وتەی وەک زیندەوەرم بەدی هێناوە لە چەند وایەرێک مرۆڤم دروست کردووەی لە زار دەربچێت و بەمەش مرۆڤایەتی بەرەو سەرکەشی و سەرپێچێک بدرێتە بەر کە بەری لێ ناگیرێت و دەبێت بە هۆکاری بەرپابوونی قیامەت. هەنووکە ئەگەر بەم جۆرە ئامێرانە بوترێت دابەلئەڕض ئایا دەتوانرێت بوترێت نەخێر وانە؟ یان ئەگەر یەکێک بەو کۆمیونیزمەی کە لە ڕۆژهەڵاتەوە سەری هەڵدا بڵێت دابەلئەڕض وەڵاممان چییە بۆی؟ کەواتە قورئان بە شێوەیەکی زۆر گشتگیر و زۆر کورت و پوخت ناوی لەم بوونەوەرە ناوە و باسی پارچەیەک لە ئەرک و فەرمانبەریەکانی کردووە و ماهیەتەکەی ئاشکرا نەکردووە. جا ئەگەر یەکێک لە خۆیەوە بڵێت دابەلئەڕض فڵانەشتە، ئایا ئەمە بڕیارێکی خێرا و هەڵە نییە کە دەری دەکات؟ ئەمڕۆ ئەو هەڵانەی کە دەکرێن تەنها بە دابەلئەڕضەوە نەوەستاون. زانایەک ڕاست دەبێتەوە و دەربارەی فەرموودەی پیرۆزی چۆن لە شێر ڕادەکەن ئاواژ لە کەسی گول ڕابکەن. دەڵێت میکرۆبی گولی ڕێک لە شێر دەچێت. ئەو ڕاستەی کە ئەمڕۆ لە ڕێگەی وردبینەوە مرۆڤ پێی گەیشتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 14 سەدە پێش ئێستا بینیویەتی. ئەمە لە حاڵێکدا کە ئەو میکرۆبە بە هیچ جۆرێک لە شێر ناچێت. هەنووکە کاتێک ئەم جۆرە تەفسیر و ڕوونکردنەوانە هەڵە دەردەچن ئایا حاشا بۆنی ئەوەیان لێ نایەت کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتێکی پێچەوانەی ڕاستی فەرمووە؟ کەواتە کاتێک لەژێر ڕۆشنایی زانستەکاندا هەوڵی ڕوونکردنەوەی ئاەت و فەرمودەکان دەدرێت دەبێت هەمیشە ڕەچاوی گریمانە و ئەگەرەکانی تریش بکرێت و دەرگا بە ڕووی ڕوونکردنەوەکانی دیکەدا دانەخرێت. لەمڕۆدا کە ئەزموونگەری ملی بەپەتەوە کراوە و باوی ئەقڵگەریش نەماوە، هەوڵدان بۆ جێبەجێکردنی زانستەکان بەسەر قورئان و سوننەتدا و کردنی ئەمان بە شوێن کەوتە نەک هەر ڕوونی و ڕەوانی بە ئاەت و فەرمودەکان نابەخشێت، بەڵکو تاوانێکی گەورەیە بەرامبەریان 5 تا 10 ساڵی دیکە بەڕوونی دەردەکەوێت زۆربەی ئەو بەرهەمانەی لەم ڕووەوە نووسراون چۆن لەسەر بناغەی هەڵە دامەزراون و خاوەنەکانیان ناچار بە پاشگەزبوونەوە لە قسە و بانگەشەکانیان دەبن. ئەمە لە کاتێکدا هیچ شتێک نییە قورئان ناوی حەقیقەتی لێ نابێت و دواتر تێیدا بە هەڵەدا چوو بێت. ئەگەر دژێکیەک لە نێوان بابەتێکی زانستی و قورئاندا ببینین ئەوەیان ئێمە بە هەڵە لە قورئان تێدەگەین یان ئەو بابەتە زانستیە بە هەڵەدا چووە. ئەوە حەقیقەتە کە چەند ناوچی ئەو ڕاستیە زانستیانەی کە خوای گەورە لە دووتوێی لاپەڕەکانی گەردوون و بوونەوەراندا شاردوونیەتیەوە ڕوون ببنەوە و لەم بوارەدا ڕێگاکان بەرەو لووتکەکان تێی بکرێن. قورئان ئەوەندەی تر گەنجتر دەبێتەوە و بە وێنەی گوڵێک کە ڕۆژانە ئاو و گەرمی و ڕووناچی زیاتر وەردەگرێت هێندەی تر تازە دەبێتەوە و نورەکەی ئەوەندەی تر جێی خۆی لە دڵ و زیهنەکاندا دەکاتەوە. مەگەر خوا بۆ خۆی بزانێت چەند حەقیقەتی نەزانراوی دیکە کە لە سینەیدا شارراون پێشکەش بە مرۆڤەکان دەکات و لەم ڕووەوە چەند بەڵگە و نیشانەی ترتان دەخاتە بەردەست. سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق
أولم يكف بربك أنه على كل شيء شهيد. بەڵێ لەم ئاەتەدا و لە ڕێگەی وشەی سەنرایەوە بە هاوڵە بەڕێزەکان دەوترێت ئێوە هێشتا زۆرێک لە ئاەت و بەڵگەکانی ئێمە نازانن، لە داهاتوودا دەیان بینن. بە وشەی هوممیش دەفەرمێت بۆ ئێوە نا، بۆ کەسانی تر پیشانی ئەوانەی دەدەین کە دواتر دێن. هەروەها کردداری یەتبین دەری دەخات کە لەوانەیە ئەمە یەکسەر ڕوو نەدات، بەڵکو لە ئەنجامی لێکۆڵینەوە یەک لە دوای یەک و یەکتر تەواوکارەکان و گوازرانەوەی هزر و بیرەکان دەردەکەوێت کە قورئان حەقە. زانستەکان لە ئێستادا هەوڵ دەدەن لە گاگۆڵچێ ڕزگاریان ببێت و لەسەر پێی خۆیان بوەستن. هەتا ئێستا لەو هەموو بیردۆزەی کە پێشنیار کراون تەنها چەند دانەیەکی کەمیان ڕازبوونیان سەلماوە و لەگەڵ قورئان یەکاتوونەتەوە. لە داهاتوودا بە یارمەتی ئەو پێشکەوتنانەی کە لە بوارە جیاوازەکاندا دێتە دی، مرۆڤ دەستی بە زۆرێک لە ڕاستیەکانی قورئان دەگات و ئەو ڕاستیانەش کە زانستەکان دەیان خەنەگۆڕێ لە قورئاندا گوزارشتی تایبەت بە خۆیان دەدۆزنەوە و ئیدی وەک حەقیقەتی نەگۆڕ دەمێننەوە. با بڵین بۆ نمونە ئەو شتانەی ئەمڕۆ لەمەڕ ئەستێرە و گەلەستێرە دوورەکان دەوترێت پێدەچێت بە ئەندازەی دووریمان لێیانەوە زانیاریەکانیشمان ئەوەندە لە حەقیقەتەوە دوور بێت. بەڵام لەوانەیە بە تێپەڕبوونی کات و نزیک بوونەوە لێیان زانیاری وتەکانیشمان دەربارەیان بە هەمان ئەندازە لە حەقیقەتەوە نزیک ببێتەوە و وەکو چەند ڕاستیەکی نەگۆڕ خۆیان نمایش بکەن. بەم جۆرە واتە بە نزیک بوونەوەی زانستەکان لە حەقیقەتەوە لە دەرەنجامی ئەمەشدا لە قورئانەوە ڕاستیە نەگۆڕەکان دەردەکەون و لە ڕاستیشدا دیسان ئەوە قورئانە کە دەدوێت. ئەو کادەوە بیردۆزە مرۆییەکان نین کە دەدوێن، بەڵکو ئەوە خودی حەقیقەتەکانن کە دێنە قسە و ئەو شتانەش کە قسەیان لەبارەوە دەکرێت ئاەتە تەکوینیەکانن. لەو ڕۆژەدا قورئان و مرۆڤ و گەردون کەوا دەزانرێت بە سێ ڕێگەی جیاوازدا و بێ ئاگا لە یەکتر هەنگاو دەنێن، دەردەکەوێت کە لە بنەڕەتدا گوزارش لە هەمان ڕاستی دەکەن و بەڕوونی ئاشکرا دەبێت کە دڵی قورئان لە گەردوندا و هی گەردونیش لە قورئاندا لێدەدات. بەڵێ لەو ڕۆژەدا ئەو کەسەی لە گەردون تێبگات لە دنیا و ئەوەش لە قورئان تێبگات لە دوا ڕۆژ و ئەوەش هەردووچیان بخاتە سەرشانی خۆی هەم دنیا و هەم ئاخیرەت بەدەست دەهێنێت. با ئێستا سەرنجێک لە ئەمڕۆ و مێژوومان بدەین، با بە چاوی خۆمان ببینین کە دابڕاندنی قورئان و گەردون و مرۆڤ لە یەکتر چ کارە ساتێک بەسەر تاک و کۆمەڵگەی مرۆڤدا دەهێنێت و لە بەرامبەر ئەمەشەوە و لە سەدەپاک و بێگەردەکانی ئیسلامدا ئەم سیانە چەند لە یەک نزیک بوو بێتنەوە و ڕێککەوتنیان لە نێواندا کرابێت. بە ئەندازەی ئەمە لە باخچەی جیهاندا گوڵی بەختەوەری باڵای کردووە. دواتریش با بە ویژدانمان ببیستین و بڕیار بدەین کە حەقیقەت و بەختەوەری لەکوێیە. با لێرەدا بە وەڵامدانەوەی پرسیارێک کە بە زۆری دەکرێت کۆتایی بە باسەکەمان بهێنین. ئایا سوود وەرگرتن لە زانستەکان بە مەبەستی باسکردن و ڕوونکردنەوەی پەروەردگار و دینەکەمان شتێکی پێویستە؟ ئەگەر پێویستە، لایەنی خراپی هەیە، دەبێت لەم ڕووەوە هاوسەنگی و ڕاستڕەوی چۆن بێت؟ جێخۆیەتی ئەگەر لە وەڵامی ئەم پرسیارەدا بوترێت لە سێ ڕووەوە پێویستە و لە سێ ڕووی دیکەشەوە وریایی دەبێت. پێویستە بگرە بە سوودیشە، چونکە یەک، هەروەک چۆن کاتێک قورئانی پەروەردگارمان دەخوێنینەوە ئاراستە بە هەست و باوەڕ و بیرکردنەوە و هەڵس و کەوتەکانمان دەبەخشین، بە هەمان جۆر کاتێک لە نێودێڕ و ڕستە و لاپەڕەکانی کتێبی گەردووندا لەلایەک خۆمان دەدۆزینەوە و لەلایەکی تریشەوە بە یارمەتی ڕوانین و تێڕامان و زانستەکان تەماشای کاروبار و حیکمەت و هونەری خوای گەورە دەکەین و دووچاری سەرسامی و سەرسوڕمان دەبین و دەڵێین سوبحان الله، باریک الله، الله ئەکبەر. ئەمە عیبادەتە، تەنانەت عیبادەتێکی وایە کە سەعاتێکی بیرکردنەوە تێیدا لەوانەیە لە 2000 سوزدا گەورەتر بێت. 2. هەموو زانستێک لە بنەڕەتدا بە زمانێکی جیاواز خوای گەورە دەناسێنێت و ئێمەش بە بەکارهێنانی ئەو زمانانە لە ڕوویەکەوە دەبین بە ناسێنەری پەروەردگار. جگە لەمە ئێمە ئەمڕۆ ناچارین لە هەموو بوارێکدا زانستەکان بەکار بهێنین،
چونکە نە لە زەمانەی فاتیح و قانونیدا دەژین و نە لە سەردەمێکیشدا دەژین کە زیکر و جەزبە و حاڵ لێهاتن و چێژی ڕۆحی فەرمانڕەوایە. لە ڕۆژگارێکی وادا دەژین کە کاروبار و هونەر و زانستەکانی وەک زانستی پزیشکی کە بە میحرابی ئیمان وەسف دەکرێت وەکو ئامرازێک بۆ ئینکاریکردنی خوا و پیرۆزیەکانمان بەکاردەهێنرێت و لەمڕۆدا هێرش دەکرێتە سەر ئەو قورئانەی کە ڕابەرایەتی زانستەکان دەکات و هەواڵ دەربارەی نەزانراوەکان دەدات. لەبەر ئەوە لە بەرامبەر ئەوەوە کە ماددەپەرستەکان ماددە و زانستەکان بە قازانجی کوفر بەکاردەهێنن، بەکارهێنانی زانستەکانی وەک فیزیا و فیزیای گەردوونی و کیمیا و زیندەوەرناسی و پزیشکی و ماتماتیک و هاوشێوەکانیان کە لە درەوشانەوەی ناوە پیرۆزە خواییەکان پێکاتون بە قازانجی ئیمان و هەروەها بەکارهێنانی هەموو زانست و ڕاستیە زانستیەکان لە چوارچێوەی ماناو ئەرچی ڕاستەقینەی خۆیاندا کە ڕۆحیان بریتیە لە یاساخواییەکان بێگومان خزمەتێکی خێر و بەسوودە. 3. ئاستی ئەمڕۆی زانستەکان هەروەک حەقیقەتی ئەسڵی و کۆتایی نین. بە هەمان جۆر ئەو کاتەش کە دەگەن بەلووتکەی هەرە بەرزی خۆیشیان دیسان ناتوانن ئاسۆی سەرسامی تێپەڕێن و لەبەر ئەوەی ئامرازێکن کە خوانیشان دەدەن و هۆکارێکن بۆ سڕینەوەی ئەو تەپوتۆزی گومان و دوودڵیانەی کە لە دڵ و مێشک دەنیشن، ئەوە هەرگیز نابێت پێگەی ئامراز و هۆکار تێپەڕێن و جگە لە ئامرازێک کە گومان و دوودڵیەکان هەڵدەگرێت و بەرەو بیرکردنەوە و تێڕامان هانمان دەدات، نابێت دەرکێکی دیکەی لە ئەستۆ بنرێت. واتە نابێت جێگەی ئەو ئیمان و گفتاری خوایە بگرێتەوە کە بناغی بنەڕەتی مرۆڤن. هەتا لەم چوارچێوەیە بەکاربهێنرێن دەتوانین هەمیشە بە ناوی ئیمان و ئیسلامەوە سوود لە زانستەکان وەربگرین. 3 مەترسی کە دەکرێت لە ئەنجامی بەکارهێنانی زانستەکانەوە بێتە دی. 1. نابێت زانستەکان لە بەرخاتری خودی خۆیان و بە مەبەستی خۆ دەرخستن و ڕاکێشانی سەرنجەکان باز بکرێت. بەڵێ، ناکرێت هاوڕێ لەگەڵ خۆبادان و خۆ دەرخستندا بە ناوی قورئان و ئیمانەوە باز لە ڕاستیە زانستیەکان بکرێت. تەرزێکی لەم جۆرە هەروەک بۆ قسەکەر گوناهە، بۆ گوێگریش خاڵی نییە لە زیان، چونکە بۆ چوونێکی لەم جۆرە شتانی وەک کشوماتکردنی بەرامبەر بە شێوەیەکی نهێنی و دەمکوتکردن و بێدەنگکردن و زیندانیکردنی لە نەزانیەکەی خۆیدا لە خۆ دەگرێت. کەسی بەرامبەریش لە بەرامبەر هەڵس و کەوتێکی وەهاوە هەست بە پێویستی ئەوە دەکات کە خۆی کۆ بکاتەوە و زانیاریەکانی بەهێزتر بکات و هاوڕێ لەگەڵ هەستی قبول نەکردنی دۆڕاندا هەوڵ بۆ هێرشی تۆڵەسەندنەوە بدات. 2. لە ڕوویەکەوە هۆکاری ئەم کاولکاری و ڕووخانانەی کە لەم سەدەی دواییدا بەسەر جیهانی موسڵمانان داهاتووە و چەندین کەسی گرنگیش دووچاری تێوەگلان و هەڵخەلیسکان بۆ ناو قەیرانێکی فیکری و ڕۆحی کردووە، بریتیە لە گرەی دەرونی بەرامبەر بە زانستەکان. بەڵێ، وتنی فڵانە ڕاستی زانستی لە قورئانیشدا هاتووە، ئیسلام 14 سەدە پێش ئێستا ئەمەی ڕوون کردوێتەوە و هاوشێوەکانی کە لە گرەی دەرونی خۆ بە کەمزانیەوە سەرچاوەی گرتووە، هەڵەیەکی گەورەیە بە ناوی قورئان و ئیمانەوە. ئەمە حاڵەتێکی وایە کە تەنانەت ئێمەش جاروبار هەمان هەڵە دووبارە دەکەینەوە و هەوڵی وەرگرتنی یارمەتی لە فڵانە زانای ئەمریکی و ئەوروپی دەدەین. هەر بۆیە حەقیقەتە ئیمانی و قورئانیەکان دەخەینە تەرازوی ئەو زانستانەوە کە نەگەیشتون بەڕاستی کۆتاییان و دەمانەوێت بەمانە بیان کێشین. بەمەش هەڵەیەکی گەورە ئەنجام دەدەین. لەم ڕۆماندا دیاردەی دانانی زانستەکان لە پلەی یەکەمدا و بەخشینی پلەی 2 بە قورئان هێندە بەربڵاوە کەوانیشان دەدرێت وەک بڵێ قورئان پێویستی بە تەسکیە و مۆڵەتی زانستەکان بێت. کاتێک مرۆڤ ئەمە دەبینێت، دڵی دەگوشتێت و خەمدای دەگرێت. 3. نابێت لە زانستەکاندا بە جۆرێک فەنا ببین کە خوا لە دڵ و ویژدانماندا لەبیر بکرێت. سەرقاڵبوونی بەردەوام بە زانستەکانەوە و ڕێگنەخستنی گەشت بەرەو نیشتیمانی ویژدان و دڵ لەوانەیە مرۆڤ لە توێکڵێکی ماددەپەرستی و سروشتگەراییدا بەند بکات. دوای ئەوەی کە زانستەکان وەکو گەسک و کلیل و پلیکانە و ئامرازێک لە جێگەی خۆیاندا بەکارهێنران، ئەگەر مرۆڤ نەتوانێت دەستبەرداریان بێت، ئەوە ڕێگر دەبێت لە پێشکەوتنی دڵ و ڕۆح. بەڵێ، پێویستە پاش قۆناغێکی دیاریکرا و دەستبەرداربوون لە هەموو شتێک و
ڕێکردن لە هەرێمی نورانی دڵ و هەنگاونان لە ژێر چەپکە ڕووناکەکانی قورئاندا و تەنها مانەوە لەگەڵ ئیمان بەخوادا ئەسڵ و بناغە بێت.